لە کاتی کارکردن لە پرۆژەی تۆڕی ئاوی هەڵەبجە گۆزەیەکی شوێنەواری کە بۆ سەردەمی ئاشووریەکان دەگەڕێتەوە لە گەڕێکی گوڵان دۆزرایەوە. تا ئێستا 100 ناوچە و شوێنی شوێنەواری لە سنووری هەڵەبجە بوونی هەیە. بەڵام بەوتەی شوێنەوارناسانی ناوچەکە بەشێک لەو شوێنەوارانە لە ناوچوون و ئەوانی دیکەش بەهۆی نەپاراستنیانەوە مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت. لە هەڵەبجە بنکەیەکی شوێنەواری کە تەنها یەک کارمەندی هەیە، ئەویش لێپرسراوی بنکەکەیە ماوەی ساڵێکە کراوەتەوە. بەڵام وەک خۆی دەڵێت توانای پاراستنی شوێنەوارەکانی سنوورەکەی نییە. بەرزی مەترێک بە تقریبان دایری خڕیشی هەر مەدرێکە بوو. ئەو گۆزانە زیاتر لە کۆنا بۆ دوومە بەس بەکارێن، یاوەتە خواردن و کەلوپەل و پێداویستی تیاڵەگیرێت یان نەوەتان مردووی تیانێژێت. بەپی سەردەمەکان جیاوازێ هەیە لە سەردەمەکانە مردوەکان ئەسووتێنێنە خێتە ناو گۆزەی بچووکتر، خۆڵم بێشەکە ئینجا ناو گۆزانە دانرێن، هەشە گۆزەکان گەورن شوێنی مردووی تیابێتەوە بە کاملی. بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان لە سنووری هەڵەبجە کۆنترین ناوچەی شوێنەواری پەرستگایەکە لە گردی بەکراوە دەکەوێتە باشووری خۆرئاوای هەڵەبجە. مێژووەکەشی بۆ 5000 ساڵ پێشێستا دەگەڕێتەوە. لەگەڵەوەشدا کۆشکی پاشای هەڵەبجە کە 115 ساڵ پێشێستا دروستکراوە بەهۆی نەپاراستنیەوە لە ناوچووە. یەکێک لە هۆکارەکانی نەبوونی بەڕێوەبەرایەتی شوێنەوارە لە هەڵەبجە و نەبوونی مۆزەخانەیەکە لە هەڵەبجە. جا داواکارین وەکو داواکارێک کە ئێستا هەڵەبجەش بۆ بە پارێزگار و دووجێگرەکەشی دەست بەکاربووین. داواکارین یەکێک لەو ئیشە سەرەکیان کە ئیکای یەکەم جار کردنەوەی بەڕێوەبەرایەتی شوێنەوار بێت لە هەڵەبجە. بەپێی هەندێک لە سەرچاوە مێژووی و شوێنەوارە دێرینەکان وا دەردەکەوێت هەڵەبجە زیاتر لە 3500 ساڵ پێش زاین ژیانی تێدا بووە. مێژووی دوجاری ئاوەدانەکەشی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1650 زاینی. ساڵانەش لەگەڵ کارکردنی چەند تیمێکی شوێنەواری ئەوروپی لە ناوچەکە چەندین پارچەی شوێنەواری دەدۆزرێنەوە. بەڵام بەهۆی نەبوونی مۆزەخانە پارچە شوێنەوارەکان لە مۆزەخانەکانی دیکەی هەرێم دادەنرێن. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.